ما وەکو زانکۆی نێودەوڵەتی قەیوان لەگەڵ ڕێکخراوی سیدی و ڕێکخراوی ڤێتەنەری بۆ ژیان پێمان باش بوو بەر لەوەی کە پەتاکە لە هەرێمی کوردستان بڵاو بێتەوە کە ئینشەڵا هەڕوو نایە و بڵاو نابێتەوە بتوانین ئەم کۆنفرانسە ڕێک بخەین بۆی کە دەست بکەین بە دیراسەکردن و توێژینەوەکردن لەسەر ئەم پەتایە و دەستنیشانی ڕێگاکانی بکەین بە چه ڕێگایەک بڵاو بێتەوە و لە ڕێگەی بەرپرسانی واڵای حکومیەوە دیارە ئەمڕۆ لە ئەم پانێڵانی کە بەشداریەکەن لایەنی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە وەزارەتی سەحا بەشداریەکەن بۆی کە بە هەموو لایەنە پەیوەندیدارەکان ڕێو شوێنی تونتر بگیرێتە بەر بۆ ئەوەی کە بەرگری بکرێت ڕێگیری بکرێت لە بڵاوبوونەوەی پەتاکە. كانت زور باشا الحمد لله تايستا يعني تايستا حاليا تقريبا كله حفت قوم الكراو مان هي بخوش بختان الحمد لله وانا تقريبا تنها حفديان بوزيتيفن وتقريبا استحاليا هيك نخوش من لوي نخوش خانه كان ماون بس تنها تقريبا شش مردوم من هبو دبر وانا حالتين زور خطر بو وكنترول نكراوه. نەخۆشی تای خوێنبەربوونیێکێکە لەو نەخۆشیە گوازراوانەی کە ئیسا لە عێراقا بۆتە بابەتێکی یا با بڵێن هەڕەشەیەکی مەترسیدار لەسەر سیستمی سەلامەتی گشتی کۆمەڵگەکە بەردەوام کەیسەکان لە پارێزگا جیاجیەکانە لە هەڵکشانە کە ئەمە لە ئاست مەترسیە مۆرتالیتی یاخود با بڵێن ڕێژەی گیان لە دەستدانی نەخۆشیەکە بەرزە لە نەخۆشیەکەیە بۆیە سیستمی سەلامەتی گشتی بە شێوەیەکی تایبەت و با بڵێن پۆینتە خاتە سەر ئەم حاڵەتە نوێنەرانی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە عێراقدا بەردەوام هۆشداری دەدەن لەسەر ڕێوشوێنەکانی کۆنتڕۆڵکردنی ئەم نەخۆشی و گرنگی با بڵێن کۆنتڕۆڵکردنی لەم کۆنفرانس و دیبەیتانە ئێمە دێین لەگەڵ ئەکادیمیەکانە گفتوگۆ و ڕاوێژ دروست ئەەکەین تا دوجار بە کۆی ڕاوبۆچوونی ئەکادیمیەکان و لایەنە پەیوەندیدارەکان بتوانین ڕاستپاردەیەکی زانستی پێشکەشی لایەنی پەیوەندیدار بکەین کە بۆ ئەم ساڵ و ساڵانی داهاتوو چ لە ڕووی نەخۆشی تای خوێنبەربوون چ لە داهاتووشە لە زنجیرە نەخۆشیە گوازراوەکان کە ئیسا هەڕەشەیەکی جددین لەسەر سیستمی سەلامەتی گشتی جیهانی با بڵێن شرۆڤە بکەین و بەیانی بکەین و پێشکەشی لایەنی پەیوەندیدار بکەین و هەڵبەتە ئەمە گرنگی و با بڵێن حاڵەتێکە بێ کە ئەتوانرێت لە ساڵانی داهاتوو بەر لە ڕوودانی نەخۆشیەکان بە شێوەیەکی زانستیانە ڕوبەڕووی ببینەوە.